دوای بڵاوبوونەوەی دەنگۆی دراوی ساختە لە بازارەکانی سۆران و دەوروبەری ئێمە لە بەڕێبەتی پۆلیسی سۆران هەوڵی خۆمان سەر کردەوە بۆ ئەوەی بتوانین ئەم دەست بەسەر ئەو دۆلارەدا بگرین کە بڵاو بوویتەوە. توانیمان لە ماوەی ڕابردوو لەواتە لە ماوەی 6 مانگی ڕابردوو 17 دۆسیە لە بنکەکانی پۆلیسی سەر بە بەڕێبەتی پۆلیسی سۆران کرایەوە. توانرا لەم 17 دۆسیەدا لەسەر بڕیاری بەڕێزدادوەرەکان 38 تۆمەتبار دەستگیر بکرێت و تواندراش بە هاوکاری لەگە برادرانی ئاسایش بتوانین دەست بەسەر نزیکەی 250,000 دلاری ڕەشکرا و نزیکەی 30,000 دلاری تری ساختەدا بگرین. و ئێمە وەک پۆلیسی سۆران ڕێنمایی ئەو برادرانەش دەکەن کە کاری ئاڵوگۆڕی دراو دەکەن وربن لەو دۆلارێکە بۆیان دێتن و لە بوونی هەر گومانێک بە زووترین کات ئێمە ئاگادار بکەنەوە بۆەوەی بتوانین بە هەمانگی لەگەڵ ئەوان و لەگە برادرانی ئاسایش و لایەنە پەیوەنددارەکان بتوانین بە تەواوی کۆنتترۆلی بازار بکەین لە پەیدابوونی ئەم دراوە.